فەرمووی ئەو ئافرەتەیە دڵت خۆش ئەبێ کاتێ سەیری ئەەکەی، خۆی بۆ پیاوەکەی خۆی ڕازاندۆتەوە، جلو بەرگێکی جوانی لەبەر کردووە، ماڵی جوان خاوێن کردوتەوە، سفرەی باش ڕازاندۆتەوە، دەم بە زەردەخەنە و ڕووخۆشە بەرامبەر بە هاوسەرەکەی خۆی، مرچ و مۆن و ڕەزا قڕس نییە ئەڵەی سرکەی لێ بڕاوە، بەڵکو هەر دەرگا ئەکاتەوە پیاوەکەی هێتەوە بە زەردەخەنە پێشوازی لە پیاوەکەی خۆی ئەکات. کاتێ پیاوەکەی هێتەوە یاخۆ بەخێرەوە بە خێراتنێکی گەرمی لێکە ئاوێکی ساردی پێدا، ئەو پیاوە هەر ئەیبینێ دڵی پێخۆش ئەبێ، خەم و خەفەتەکانی دەرەوە لەبیر و لە یاد دەکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ڕوو لە ئافرەتان و لە خانمان ئەکا حاڵیان ئەکەوتەیان ئەگەێنێ، هەرچەند ئەگەر خۆتان بە خواپەرستی و بە عیبادەت و بە شەونێژ و بە ذیکر و بە تەسبیحات و بە سڵاوات لێدان خەریکن، خۆتان مەشغوڵکەن، بەڵام حەق و مافی هاوسەرەکەتان نەدەن، حەق و مافی پیاوەکانی خۆتان نەدەن، ئەو عیبادەتە و ئەو خواپەرستیە جێگا و شوێنی خۆی نەگرتووە لای پەروەردیگار. لە فەرمایشتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەبدوڵڵای کوڕی ئەبوو ئەوف لێ ئەگەڕێتەوە، ئەزیزمان فەرمیەتی صلی الله عليه وسلم والذي نفس محمد بيده لا تؤدي المرأة حق ربها حتى تؤدي حق زوجها، رواه أحمد وابن ماجه، وقال الأرناؤوط حديث صحيح لغيره، ورواه البزار والطبراني، وقال المنذري إسناده جيد. عزيز ما نفرمي صلى الله عليه وسلم سوين بوخواي كنفس جياني محمد المصطفى بدس صلى الله عليه وسلم كالله يا أفرت حق ما في پروردگاری خوی نداوا، حق ما في رب العالمين جيب جي نكردوا تاوكو حق ما في هاوسركي و پیاوكي ندا.